حاڵەتەکانی دزیکردن لە سنووری قەزای چەمچەماڵ ڕوویان لە زیادبوونە و لە ماوەیەکی کەمدا چەندین حاڵەت تۆمارکراوە. تا ئێستاش پۆلیس و هێزانیەکانی قەزاکە دەستگیرکردنی هیچ کەسێکیان ڕانەگەیاندووە. زانا هاوڵاتیەکی ناوچەکەی و وەک خۆی دەڵێت ئۆتۆمبیلێکی جۆری ئۆپڵی بە قەرز کڕیوە و هێشتا پارەی تەواوەتی ئۆتۆمبیلەکەی نەگەڕاندوێتەوە، بەڵام لەلایەن چەند کەسێکەوە بە ڕۆژی ڕووناک و لە شەقامی پزیشکانی سەنتەری قەزای چەمچەماڵ ئۆتۆمبیلەکەی لێ دزراوە. ساعات دوونی و ڕانگرد و ساعات 5 گەڕامەوە سێرم کرد ئۆتۆمبیلەکەم نەماوە. جێتی ئەمنی ماگەدار کە دەولانی پۆلیس و ئاسایش و هاتوشۆ، بەڵام بە داداچوونێکی ئەوتۆ نەکرا. پۆلیس زۆر کەمتەر خەمن، یعنی چەندەها کامیری چاودێریەیە کە دەرچووە ئۆتۆمبیلەکە دەرچووە براوە، ئەوان بە داداچوونێکی ئەوتۆیان نەکردووە. حاڵەتەکانی دزیکردن جگە لە ماڵان، دوکان و بازار و شوێنە گشتەکانیشی گرتوۆتەوە و لە دیارترین حاڵەتیشدا دزی لە 4 مزگەوتی سنوورەکە کراوە و ئامێر و پێداویستەکانی ناوی براوە. لە سەرەتای ساڵی 2019دا دەستێکی دزی لە سنووری شاری چەمچەماڵ و دەوروبەری پەیدا بووە. لەوەش زیاتر کە جێگای نیگەرانی و داخە ئەوەیە کە دەستی دزیەکە گەیشتۆتە مزگەوتەکانی ماڵی خوۆش. ئەو کەلوپەلانش کە زیاتر بردراون لە مزگەوتەکان بریتی بوونە لە جیهازی خەزنی کامیرە و لە کامیرەی تەسویر، هەروەها لە پاتری مۆلیدەی مزگەوت لەگەڵ سۆبای غاز بە بتڵی غازەوە. بڕیارە لیژنەی ئەمنی چەمچەماڵ لەسەر زیادبوونی حاڵەتەکانی دزیکردن کۆ بێتەوە. بەشێک لە حاڵەتی دزیکردنەکانیش لە کامێرەی چاودێری ماڵ و شوێنە بازرگانیەکانەوە تۆمارکراون. مەڵک هۆکار هەن ئەوانەی کە لە یاسا شارەزا دەبن دەبێتە هۆکاری حاڵەتی دزیکردن بە تایبەتی کەش و هەوا دەوردبینەوە، هەروەها باری دارایی ئابووری خەڵک دەوردبینەوە، هەروەها هۆکارەکانی مەسائلی ئەمنی کە چەمچەماڵ لەسەر حدودی گەرمیانەوە، هەروەها لە ئاخر قەزای پارێزگای سلێمانیەوە سنوورمان بەسەر کەرکووک و هەولێرەوەیە. ئەمانە دەبنە هەندێک هۆکار بۆەوەی کە دیاردەی دزیکردن سەر هەڵداتەوە. بەپێی ئامارێکی پۆلیسی چەمچەماڵ کە دەست هێنارتی کەوتووە، لە ماوەی 25 ڕۆژی مانگی ڕابردوودا 19 حاڵەتی دزیکردن تۆمارکراون کە 4یان دزینی ئۆتۆمبیلی هاوڵاتیان بوو و 15 حاڵەتی تریان لە ماڵان و شوێنە گشتەکان بووە. ئەمە جگە لەوەی چەند حاڵەتێکی ڕێگری لە ئۆتۆمبیل لەسەر ڕێگە دەرەکیەکان تۆمارکراوە. ڕزگار جەبار NRT چەمچەماڵ.